ئەو ئیتفاقی کە تایبەت بوو بە پرۆژە یاسای بودجەی ساڵانەی عێراق بوو کە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقدا بوو، بەڵام دیارێکە لە هەفتەی ڕابردوو لە لژنەی دارایی لە پەرلەمانی عێراقدا لەلایەن هەندێک کەس دەکات دیارە گۆڕانکاری لەسەر مادە و بڕگەکان کرا و ئەمەش لە بەرژەوەندی ئەم ئیتفاقە نەبوو، لە بەرژەوەندی ئەم پێکەوە ژیانە نەبوو، لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان نەبوو. دواتریش کە چەندەها ئیتفاق کرایە و کە چەندە ڕێککەوتنە، بەڵام لە پراتیک ئیشی لەسەر نەکراوە کە دیارە دەستێوەردانی زیاتر هەیە و مەبەستی فشاری سیاسیە کە دەیانەوێت کە زیاتر فشاری سیاسی لەسەر هەرێمی کوردستانی عێراق دروست بکەن، کە ئەمەش نابێت بەو شێوازە بێت و بەو شکلە بێت و لەبەرەوەی ئێمە نیەتی ئێمە چارەسەرکردنی گفتەکانە، نیەتی ئێمە لەگەوەدانەکە دیالۆگ و حیوار هەبێت و یەک ڕێزی یەک بوون و یەک مووقفی لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان کە ئەمە زۆر گرنگە پاڵپشتەکە بۆ داواکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە دەبێت لە بەغداش بە هەمان شێوە بێت و بۆ ئەوەی زیاتر هەموو لایەنەکان پشتیوانی لە داواکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وایە بە شێوەیەکی ئەم داواکاریەکانی خەڵکی هەرێمی کوردستان.